لە دووەم خاڵی ئەوەی کە ئەوروپا ئەوێت لەسەر ئێمە کار بکات ئەویش ئەوەیە کەمکردنەوەی بایەخ و گرنگی سەرکردەکانە لە ناومانە واکە کەوا قسەیان پێ بڵێن و زۆربەی جار واکە کەوا لە علم و لە فتوای ئەوان کەم بکەینەوە تەنیا بۆ ئەوەی شتێکی دڵی خۆمان ڕازی بکەین بۆی قەناعەت بە خۆمان بێنین کەوا حیجاب فەرز نییە بۆی قەناعەت بە خۆمان بێنین کەوا ئەو حیجابە شتێکی لاوەکیە بۆیە زۆر گرینگە کەوا ئێمە شوێنکەوتەی ئەو زانایە نەبین چکە ئەوان ئێمە فێرەکەن و ئەوانیش هۆکارن کەوا ئێمە ڕێگای ڕاستی خۆمان بدۆزینەوە هەروها سێم شت کەوا ئەوروپا لە ئێستا زۆر بە جوانی و بە شێوەیەکی ئاشکرا لە سەریا کارەکان ئەویش ئەوەیە ئیغراکردنی ئافرەتە لە ڕێی سۆشیال میدیاوە لە ڕێی ئەو کەساتیانی کە هەندێک جار خۆیان دروستی ئەکەن کە ماوەیەک لە چکەکەن ماوەیەکی کەلای بن هەروها ئیغراکردنی ئافرەت بە شەهوەتی جەستەیی کەوا مەتەح ئەکرێ و ستایشەکرێ و زۆربەی کات ئەبینین بۆ بۆنەوە ئاهەنگەکان ئەوانەی کە ئاستێکی باڵاشیان نییە لە علم لە زانستە بەڵام گەورە ئەکرێن و ئەکرێن بە ڕقم تەنیا بۆ ئەوەی ئافرەتان سار بکرێتەوە کەوا ئەوەی ئێوە ئیکەن کەمە و پیشاندانی جەستەتان و هەروەها پیشاندانی جوانی خۆتان بۆ کەسانی تر بکرێت بە شتێکی ئاسایی و بێنە سەر مەسرەحەکان ئەمەش دەزانین کە ویلیام گلادستۆن یەکێک لە پەیامەکانی خۆیان کە ئەڵێت ئەگەر بمانەوێتەوە ئاینی ئیسلام لە ناو ببین ئەوە پێویستەکە کەەوە حیجابەکان لەسەری ئافرەتەکان لێ بکەینەوە و قورئانەکانیان پێدا پۆشین بۆیە کاتێک کە ئێمە زانست و زانیاریمان هەبوو دەربارەی ئەوەی کە لە ڕووی فکرەوە ڕۆژئاوەی بەرامبەر ئێمە ئەکە لە ناو دروستکردنی ئەو شکوگومان و شوبهاتانەی کە لە ناو خۆمانە دروست ئەکرێت و هەروەها بە دوواداچوونی خۆمان بۆ ڕاستیەکان زۆرێک لێمە لەوانەیە کە هەندێک کچەیەکەوا بڵێت کە من بەهۆی کەلتورەوە حیجاب لەبەر ئەەکەم لەبەرەوەی شتێکی عادەتی بووە بەدەر لەوەی فڕێ بدا با بە دوای حەقیقەتەکەیە بگەڕێ بۆ ئەوی بدۆزێتەوە لە کۆتاییشە ئێمە هەمومان بەیەکەوە باشترینین ناکرێت بەراوردی یەکتری بکەین ئێمە هەمومانە لە کۆتایی ئەمانەوەیکەوە بگەینە بەهەشت و ئێستا زۆربەی کەسکەوە باسەکەن کەەوە حیجاب فەرزە یاخود سونەتە ئەو شکوگومانانە دروست دەکرێت زۆربەی کات منەوە بەیەک دێرە کۆتایی پێبێنم ئەگەر حیجاب فەرز بێت کە فەرزیشە و شکوگومانی تیانە ئەوە ئێمە ڕزگارمان بووە ئەگەر سونەتیش بێت ئەوە خوای گەورە غەنیمەتێکی گەورەتر و پاداشتێکی گەورەتری بۆ ئێمەدانەوە ئینشاءالله